بێجگە لەو ڕووداوای فێری و ڕووداوە نخۆزراوە پێشتریش هەواڵێمەی سەرکردە پەرلەمانی کوردستان شەریکی لە پەرلەمان و حکومەتیش هەندێک هەڵوێستمان هەیە بەس لۆی هەیە مەسئولم لەو قسەیە بەرنامەی وانە ڕێبازی وانە ئەمە قوربانی لەسەر دەدەین و شەهیدی لەسەر دەدەین و يعني تشو لما راسل مخمور نبود چه داغازی مخواسته که به خاطر مخمور نبود خون ما خیال ما دجی نبود خاطر سبب خاطر ما بە نوێنەرایەتی مەڵبەندی بیستی قەرەچۆخ بە نوێنەرایەتی بەڕێزان مامۆستا نەسرڵڵا و کاک نەعمان و هەڤاڵان هاتم هاوخەمی مەڵبەندی بیستی قەرەچۆخ بگەێنمە هەڤاڵانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی زۆر بەداخەوە کە 5/6/2021 فڕۆکەکانی تورکیا لێرکوانە شوێنێکیان بردومان کرد بەڕاستی بەداخەوە شوێنەکە هەموو خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی لێەوە ساحەی تۆپانەیە ینی کارێکی غەدرێکی گەورە بوو کارێکی تیرۆریستی بوو لەبەر ئەوەی ئەو کەمپا بەس خەڵکی سڤیل ژن و منداڵ و ئەوانەی لێیە بەڕاستی لەولا دیعایە دەکرا گوایە لە شوێنێکی عساسی دایە و نازانم ئەو شوێن ینی بەداخەوە زۆر خراپ ناوی ئەو کەمپیان نایە بەڵام ئەوە بە چاوی خۆتان ببینن ئەوە لێرکوانە پارکی مەدەنیە خەڵک ژن و منداڵ لێدادەنیشی ئەوە قوتابخانەیە ئەوە ماڵی هاوڵاتی سڤیلە ژن و منداری لێ ینی ئەمە وەکو مەڵبەندی بیستی قەرەچۆخ ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین و نیگەرانین لەو جۆرە هێرشانە و بە خۆتان دەزانن لە مێژە دوژمنانی کورد خەریکن بە ناپالم بە چیمیا بە هەر لە هەموو شۆڕشە یەک لە دوای یەکان ویستویانە کورد قەتل و عامکان یان شۆڕشەکانمان بکوژێننەوە بەداخۆ ئێمە سوورترین لەسەر خەباتی خۆمان و پارێزگاری لە سنوورەکانمان بکەین و دیفاع لە وڵاتەکەمان بکەین ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا بەڕاستی دوژمنکارانەیە لەبەر ئەوەی ئێرکوانە خاچی کوردانە و ئەو کوردانە لە خاچی خۆیانن لە وڵاتی خۆیانن و ئەوانەی لێرەشن ئاوە وەکو ئەوانە مناڵ و ژن و سڤیل و خەڵکی ئاساین یعنی دەبی هەموو خەڵکێکی بەویزدان ناڕەزایەتی دەربڕی دژی ئەو جۆرە هێرشانە هاتێکم بێژین وەک نۆڤێ مۆڵبەندی بیست قەرەچۆخ یەکێتی نیشتیمانی کوردستان کاکی غازی سەردانی ما کرد هەلوەستە وان دڵسۆزیە وان هەمخەمیە وانش بۆ ما ئەم پێ کەیفخواشین هاتنەوان ئەم پێ کەیفخواشین ئەم خێراتنەوان کینەوە هاتن هێرەکەن وەزعیکەن پێ هێرەکەن حاڵی وەرگەهە دیتم چاوی خوا دیتن جێر لێ ئێرش چێبری خوا چاوی خوا دیتن زانین کو ئەف ئێرشێ دژمن خواست چاوی وەرگەهە بەتەرسێنە خواستن وەک بێژن وەرگەهە ئارمانجی و دوور بکەن ئەم ژی نۆڤی مەجلسۆ گەلیا وەرگەهە نۆڤی گەلێ وەرگەهە ئەم خێراتنە وەک بێژن بەردەفکێ مەڵبەندی یەکێتی نیشتیمان بە بەردەفکێ یەکێتی نیشتیمان خێراتنەوەی دکین کاک غازی هاتنەوەی و زیارەتکردنەوەی سەردانەوەی ئەوش بۆ ما هەمخەمیەوەیش بۆ وەرگەها شەهید ڕۆستەم جوودی ئەم خێرهاتنەوەی دکین دڵسۆزیە وان یاکوش بۆ نیشتمان پەروەری یاکوش بۆ دڵسۆزیەش بۆ گەلی وەرگەهە ئەم خێرهاتنەوان دکین دەبارە نۆڤی گەلی وەرگەهە ئەم بێژین دلێ ما کوردان هەڤرە لێ دەدە دەردێ ما یەکە خەمی ما کوردان هەمی یەکە سەرکەفتن ژی تێ هەر بۆ هەر چۆر پۆرچەین کوردستان دەبێتەنە سپاس دەکەین